بۆنێ ڕۆژی پەنابەرانەوە ئێمە میلەتی کورد قەومێکین هەموو کات دەرگامان کراوە بۆ هەموو پێکهاتەکان جیاوازی نەبوو لە بینی ئێمە هیچ بڵێن ئەمە عەرەبە ئەمە تورکە ئەمە فارسە هەمومان هەر برایەک بووینە و زۆر کات ئێمە لە ماڵی خۆمانە جێگانمان کردوتەوە و بگرێت یارمەتیانمان داوە لە هەموو ڕوویەکەوە. ئێمە هەر لە کۆنەوە لەبەرەوە حەزمان لە یارمەتیدانی لێقەومان بوو و زۆر پێخۆشحاڵین بە یارمەتیدانی و کەسانی کلیانە قەومی جایتر لە هەشت دین و لە هەشت ئاین و لە هەشت میلەت و قەومێک بوو بێت تر عەرەب بێت یان مەسیحی بوو بێ یان یەزیدی بوو بێ یا هەچ کەسێک بوو بێ میلەتی کورد میلەتێکی زۆر باش و خاوەنی ویژدان و خاوەنی کەلتورێکی زۆر جوانین لەبەرەوە دائیما حەزمان بە یارمەتیدانی خەڵک کردووە. لە کوردستان احترام و ڕێز بەو خەڵکانە ئەژیرێ کە دێم بۆ ئێرە وە داوا لە هەموو خەڵکیشەکەم عەرەب بێت تورک بێت خەڵکی بیانی بێت ڕێزیان لێ بگرن ئێمە بۆ کولتورۆ ناسراوین کە ڕێز لە خەڵکەگرین بەڕاستی غەریب کە دێ بۆ ئێرە بە هەموو لە سێتەرەوە لە بازگەکانەوە ڕێزیان لێ بژیرێ لەبەرەوە ئێمە هەموو ئەو بەڕێکدانەوەی خۆمان کە احترام لە خەڵکەگرین ڕێز لە خەڵکگرین دینی خۆیان پیشانەیە بەڕاستی احترامی خۆیان پیشانەیە ڕێزی خۆیان پیشانەیە لە کوردستانە زۆر خۆشە کە من کابرایەکە بینی بیانیە سوئاملێکە زۆر بەڕێز زۆر جوابی ئەمەوانێ ڕێ پیشاندەری یەکەم بەڕاستی زۆر خۆشە بۆ ئێمە.